حوالی ئەوم بخینەوەکەەوە بەڕێز کاک جەبار خەیلانیجی لە هەواڵگری مەسیف دەست بەسەر کرا لە جیاهتا کوڕەکەی بکوژی فولایتەکە دەژیر دەکرێت کە ئەوە دەمگەڕێنەوە سە ساڵانی سەدام حوسێن کاتی خۆیگە بیزانانی بە یەک پێشمەرگەیە دەچوون بابیان برای یان یەکێکی لە خزمەکانیان دەگرێت هەتا پێشمەرگەکە خۆی ڕادەست دەکاتەوە ئەوەش کارێکی زۆر ناشەرستانی و ناشرینە لەبەرەوەی ئەو باوکەیە ئەو برە هیچ تاوانەچی نییە زۆر زاد دەبینێن بەرپرسەیە زۆر خەباجێر و ماندوونە ناسە کە کوڕەشی لە دەست دەدا کۆتڕۆل لە دەست دەداوە زۆر شتێکی تەبیعیە چکە هەموو کەس ناتوانانی بەڕەوش بی ئەوە تەفەرم و تەماشای سەرۆک مەسعود بارزانی بکەن کە خاوەنی حزبێک کە 70 ساڵە هەیە 160 کۆنتڕۆلی لە دەستدایە زۆربیان لە ڕێبازی بارزانی چوینە ناو ڕێبازی بازرگانی و بزنسمانی و عنتەریات و مافیاتی و ئەویش تەماشا دەکە هیچ لا حول ولا قوة هیچ کۆنتڕۆلی پێ ناکرێ بۆیە داوا دەکەم باوکێ بکوژە دەربکرێ و بکوژ بگیرێ.